ئێمە کاتێک باسی ئیمامی عەلیەکەین باسی گەورە زانایەکی ئیسلامەکەین کە شارەزا بووە لە هەموو ئەحکامەکانی ئیسلام. باسی گەورە قاضیەکی ئیسلامەکەین کە قەضاوەتی لەو پەڕی تەواوی دروستیا بووە. باسی پاڵەوانێک و شێرێکی مەیدانی جەنگ ئەکەین کە هیچ کەسێ نەیتوانیوە لە شمشێربازیە و لە زۆرانبازیە لە ئیمامی عەلی بباتەوە. حتا لە جەنگی سەفینە داوا ئەکا معاویە بێتە بەرامبەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەیەکەوە بجەنگن ڕوبەڕوو. معاویە فەرمێ هەرگیز شتی وا ناکەم چونکە عەلی سوێن بەخوا ئەگەر بێت و شمشێر بدا لە زەلام لە ڕیواەتی تراتوە لە ئێستر لە ناوەڕاست هایکا بە دوو کردەوە. عەلی ئەو پیاوە نییە کە بتوانین بەرامبەری بجەنگین. ئێمە ئەو کەسە نین. کە باسی ئیمامی عەلیەکەین باسی پیاوێک ئەکەین کە گەورەترین زانا بووە بە لوغە. گەورەترین زانا بووە بە لوغە، لوغەی عەرەبی. باسی پیاوێک ئەکەین کە گەورەترین شاعیری سەردەمی خۆی بووە. باسی پیاوێک ئەکەین کە گەورەترین شاعیری سەردەمی خۆی بووە. باسی پیاوێک ئەکەین کە دانەری بناغەکانی لوغە بووە، نەحو بووە، سەرف بووە و دانەری بناغەکانی زانستی تەجوید بووە. باسی پیاوێک ئەکەین کە قائیدێک بووە رسول الله صلى الله عليه وسلم هەڵی بژاردووە و الله و رسول الله صلى الله عليه وسلم خۆشیان ویستووە بە نەسی فەرموودەوەکو لە جەنگی خەیبەرا هاتووە لەسەری. باسی پیاوێک ئەکەین کە باشترین خەتیب بووە، ڕەوان بێشترین وتاربێژ بووە. باسی پیاوێک ئەکەین کە باشترین خەلیفە بووە و باشترین وەزیر بووە بۆ خەلیفەکانی پێشخۆشی. باسی پیاوێک ئەکەین کە بە وەحی پەروەردەکراوە. چونکە بەڕاستی کە لە 7 ساڵیەوە رسول الله صلى الله عليه وسلم ئیسلامی پێ ئاشنا کرد بێ و گەورەی کرد بێ لەسەری و رسول الله صلى الله عليه وسلم بۆ خۆی سەرپەرشتی کرد بێ لە پەروەردەیە کەواتە عەلی کوڕی ئەبی طالب ئەو پیاوەیە کە بە وەحی پەروەردە کراوە هەنگاو بە هەنگاوی و با بڵێن بابەت بە بابەت لە ژیان کە فێری بووە هەر هەمووی بە وەحی فێری بووە، هەر هەمووشی لەسەر وەحی بووە. باسی پیاوێک ئەکەین کە باشترین عابد بوو لە سەردەمی خۆیان، زۆرترین عیبادەتی هەبوو. باسی پیاوێک ئەکەین کە زاهیدترین ئینسانی سەردەمی خۆی بوو، هیچ کەسێ وەکو ئەو زوهدی نەبوو. باسی پیاوێک ئەکەین کە باشترین هاوڵی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. باسی پیاوێک ئەکەین کە باشترین هاوڕێ بوو بۆ هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. باسی پیاوێک ئەکەین کە زاناترین کەس بوو بە سیاسەت و بەڕێوەبردنی ئومەت و میلەت. باسی پیاوێک ئەکەین کە لێزانترین کەس بوو لە فیتنە و مامەڵەکردن لەگەڵ فیتنەیە. باسی پیاوێک ئەکەین کە هاوکار بوو بۆ هەر کەسێک کە پێویستی بەو بێ هاوکاری ئەکرد. باسی پیاوێک ئەکەین کە باوکی دوو ڕۆحانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. باسی پیاوێک ئەکەین کە خۆشەویستترین پیاو بۆ لە لای رسول الله صلی الله عليه وسلم و خۆشەویستترین کەسی ئال و بەیتیشی پێشکەش کردووە کە فاتیمە خاتوونە. باسی زاوای پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم. باسی پیاوێک ئەکەین کە لە ئال و بەیتە و ئایەتی رحمة الله عليكم وبركاته آل البيت بۆ ئەوان دابەزیوە. إنما يريد الله أن يطهركم ويذهب عنكم الرجز أهل البيت ويطهركم تطهيرا. الله جل جلاله فرمي أي أهل بيت الله جل جلاله أبي كأيوة باق بكاتوا وهيج خوشيكتان بيوة نهيالي وإيوة أهل بيتي رسول الله صلى الله عليه وسلم. وكتوانا فرمي يذهب عنكم الرجز أهل البيت ويطهركم تطهيرا.